خوێن ساردوو بە سەبر بوو لە هەموو چالاکیەکانیشدا ئامادە بوو. جێگەی هەواڵڕەزا هەمیشە لە یاد و تەفگەرەکەماندا دەمێنێتەوە و هەرگیزیش لا یاد ناکرێت. پارێزەری ئیتالی ئینزیۆ مینزیۆنی لەبارەی بڕیاری مافی هیوای کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا و ڕووداوەکانی پەیوەست بە چارەسەری دیموکراتیکی پرسی کوردەوە بۆ ئاژانسی هەواڵەی ئانەفەقسی کرد. مینزیۆنی ئاستی هەنووکەی پرۆسەکەی وەک قۆناغێکی پەڕینەوە و زۆر هەستیار پێناسە کردوتی قۆناغی ڕزگاری بەمانەی ئەوە دێت کە ئێمە لە بارودۆخی هەنووکەیەوە بەرەو بارودۆخێکی نوێ و جیاواز دەچین و دەتوانین بارودۆخی ئێستا بە قۆناغێکی دیموکراتیک ناو بنین. هەروەها هیوادارم بەرەو ئەو پرۆسەیە بچین کە بەڕێز ئۆجەلان لا دیدارەکەیدا لەگەڵ پارێزەران وەک پرۆسەیەکی دیموکراتیک پێناسەی کردبوو و تا پرۆسەیە کە تیایدا یاسای دیموکراتیکی نوێ بچنە بواری جێبەجێکردنەوە. مینزیۆنی ئاماژەی بۆش کرد کە دوای 6 ساڵ دیداری ڕێبەر ئۆجەلان لەگەڵ پارێزەراندا ڕووداوێکی گرنگە وتی بێگومان پێکهاتنی ئەم دیدارە تاکە داخوازی من نییە و من دەمەوێت بەڕێز ئۆجەلان بە زووترین کات ئازاد بکرێت. هەروەها وتیشی ئەگەر پارادۆکسیش بێت باخچەلی خۆی داوای کرد کە ڕێبەر ئۆجەلان با شێوەیەکی ڕاستەوخۆ لە پەرلەمان قسە بکات و ئەم داواکاریە باسکردنە لە ئازادی بەڕێز ئۆجەلان، بەڵام بە ئەگەرێکی زۆرەوە ئازادی بەڕێز ئۆجەلان هێشتا لە ڕۆژەفدا نییە. هەروەها مینزیۆنی باسی بڕیاری مافی هیوای کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپای کرد و ڕێگەیان کە پێویستە تورکیا دان بە مافی هیوادا بنێت و وتی لە ئێستادا بە هەزاران زیندانی هەن و تا زیندانی سیاسی هێشتا لە زیندان و وتیشی بۆ هێنانەدی دیموکراسی پێویستە ئەو کەسانە ئازاد بکرێن و یەکەم هەنگاو کە پێویستە بنرێت ئازادکردنی ئۆپۆزیسیۆنەکانە. هەروەها مینزیۆنی وتی وەک ئۆجەلان وتوێتی پرۆسەکە پێویستی بە هەنگاوی یاساگەلی دیموکراتیک و بڕیارگەری یاسایی نوێ هەیە. لە هەمان کاتدا ئەمە پرسێکی ئیداریە و لەبەر ئەوەی کە زۆر بڕیار تەنها بە هەموارکردنەوەی یاسایی نابێت بەڵکو بەکاری ئیداری جێبەجێ دەکرێن بۆیە دەبێت خوێندن لە قوتابخانەکانیش بە زمانی کوردی پێویست بکرێت. عایشە گوڵدۆغان وتەبێژی پارتی یەکسانی و دیموکراسی گەلاندەم پارتی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە بارگای سەرەکی پارتەکەی تشکی خستە سەر پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی و هۆشداریدا بۆ کەسانی کە هەوڵی تێکدانی پرۆسەکە دەکەن. عایشە گوڵدۆغان ڕایگەیاند پێداگیری لەسەر چارەسەر نەکردنی پرسەکان ئێش و ئازاری بەدواوەیە و تیشی پێویستە هەمووان پشتگیری لا چارەسەری بکەن و ئەوانەی سەرقاڵی ئەو هەوڵانن با دڵنیا بن کە سەر ناکەون. عایشە گوڵدۆغان سەبارەت بە بەرەو پێشچوونی پرۆسەکە ڕایگەیاند هێشتا ڕای گشتی پێشهاتنی ئەرێنی نابینێت و بۆ ئەوەی کۆتایی بەو متمانەیەی ئێستا بهێنرێت گەل چاوەڕوانی هەنگاوی ڕوونە. هەم سیاسەت و هەم کۆمەڵگەش چاوەڕێی هەنگاوی ڕوون دەکەن. عایشە گوڵدۆغان جەختی کردەوە بانگەوازەکەی بەڕێز ئۆجەلان بانگەوازێکی استراتێژیە و پرۆسەکە با بانگەوازەکەی بەڕێز ئۆجەلان پێیناوەتە قۆناغێکی نوێوە و بانگەوازەکە تاکتیکی نەبووە و دەبێت باگشتی هەڵسەنگاندنی بۆ بکرێت و وتیشی و هەنگاوانە زۆر گرنگ بوون. سەبارەت بە قسەکەی سەرۆکی پارلەمان نۆرمان کورتولموش کاوتی راپۆرت ئامادە دەکرێت و هەڵوەستە لەسەر هەموارکردنەوەی یاساکان دەکرێت. عایشە گوڵدۆغان ڕایگەیاند هەرچەندە هەنگاوێکی درەنگە بەڵام زۆر گرنگە دەمانەوێت پەرلەمان مێزی ئاشتی بێت و دەشڵێت هیوادارم لە ئایندەدا کارەکانی خێراتر بکات و گفتوگۆ و پێشنیاری زیاتر سەبارەت بە پرسی کورد بکرێت و وتیشی بۆ ئەوەش دەبێت کۆمسیۆن گوێ لە بۆچوون و پێشنیارەکانی بەڕێز ئۆجەلان بگرێت و چون بەڕێز ئۆجەلان بەردەنگی سەرەکیە و دەبێت گوێی لێ بگیرێت. هەروەها عایشە گوڵدۆغان ڕاشیگەیاند ئەنجامدانی دیداری ئیمراڵی مانای کۆتایی هاتنی گۆشەگیری نییە و دەبێت پێشگە لە دەمپارتی ڕێبەر ئۆجەلان چاوی بە لایەنەکانی تریش بکەوێت. سەبارەت بە بڕیارەکانی مافی کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا دەربارەی مافی هیوا بۆ ڕێبەر ئۆجەلان عایشە گوڵدۆغان ڕایگەیاند ئەم بڕیارە کاریگەری لەسەر ژیانی 4350 زیندانی دەکات بۆیە داوا دەکەین دەست بەجێ بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا جێبەجێ بکرێن سەبارەت بە مافی هیوا.
دوێنێ کۆمسیۆنی دیموکراسی خوشکوبرایەتی و پشتیوانی ملی لە پەرلەمانی تورکیا 12مین کۆبوونەوەی ئەنجامدا. کۆمسیۆنەکە لە کۆبوونەوەکەیدا گوێبیستی دید و بۆچوونی چەندین ناوەندی فکری تورکیا بوو. لە بەشی یەکەمدا ئەندامانی کۆمسیۆنەکە گوێیانگر لە نوێنەرانی وەقفی لێکۆڵینەوەی سیاسەت، ئابووری و کۆمەڵایەتی، ناوەندی لێکۆڵینەوەی دیجلە و لێکۆڵینەوەی هەمیشەیی و ناوەندی کاروبارەکانی کورد و وەقفی ئێکۆپۆلیتیکی چاند و پەروەردە و لێکۆڵینەوە. هەروەها لە بەشی دووەمی کۆبوونەوەکەدا گوێگیرا لە دید و بۆچوونی پەیمانگەی ئەنقەرە و ناوەندی لێکۆڵینەوەی بواری سۆسیۆپۆلیتیک و وەقفی لێکۆڵینەوەی سیاسەتی ئابووری تورکیا و ناوەندی لێکۆڵینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. نۆرمان کورتۆلموش سەرۆکی پەرلەمانی تورکیا بەر لە کۆبوونەوەکە ڕایگەیاند بڕیارمانداوە وەک کۆمسیۆن لا مانگی تەشرینی یەکەمدا گوێ لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بگرین و ئامانجی سەرەکی کۆمسیۆن ئامادەکاری دەبێت بۆ هەموارکردنەوەی یاساکانی تورکیا و ئامادەکردنی راپۆرت سەبارەت بە چۆنیەتی چارەسەرکردنی پرسی کورد. هەروەها ئەگەر ئەم کۆمسیۆنە با سەرکەوتووی کارەکانی تەواو بکات، ئەرکێکی مێژووی بەجێ دەهێنێت و قۆناغێکی زۆر گرنگ بۆ دیموکراسی و سیاسەتی تورکیا تێدەپەڕێنێت. هەروەها کۆمسیۆن لەو 11 کۆبوونەوەی ڕابردوویدا گوێی لە 80 کەسایەتی گرتووە و دوای زیاتر لە 50 کاژمێر کارکردن راپۆرتێکی ئامادە کردووە کە لە 830 لاپەڕا پێک هاتووە و ئێستا گەیشتونەتە قۆناغی کۆتایی دانیشتنەکانی گوێگرتن لە کەسایەتی و دام و دەستگا ڕێکخراوەکان. جەختیشی کردەوە لە راپۆرتەکاندا تشک دەخینە سەر ئەو هەموارکردنەوانەی کە دەخرێنە بەردەم لێژنەی گشتی پەرلەمان و پرۆسەکە بەپێی ئەوەی کە پلانەکەی بۆ دانراوە ڕێک و پێکسر و بەرهەمدارتر تێپەڕیوە. ئاجێ ئاماژەیە کۆمسیۆنی دیموکراسی و خوشکوبرایەتی و پشتیوانی میلی لەسەر بانگەوازی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان پێک هات و لە پێناو چارەسەری پرسی کووردا لە ڕێگەی هەموارکردنەوەی یاساوە لە پەرلەمانی تورکیا. نوێنەری وەقفی لێکۆڵینەوە و پەروەردە و ئێکۆپۆلیتیک تاریق چەلەنگ لە 12مین کۆبوونەوەی کۆمسیۆنی دیموکراسی و خوشکوبرایەتی و یەکگرتنی نەتەوەیی قسەی کرد و ڕایگەیاند پرسی کورد تەنها پرسێکی ناوخۆی تورکیا نییە، هاوکات دەبێت لە چوارچەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەڵسەنگاندنی بۆ بکرێت. چەلەنگ وتیشی ڕووداوەکانی کۆبانی و هەولێر کاریگەری ڕاستەوخۆ دەکەنە سەر ئایندەی ناوخۆ و دەرەوەی تورکیا و ڕایگەیاند چەمکەکانی نەتەوەی دیموکراتیک ئینتێگراسیۆنی کۆنفێدراڵ و کەجەکەی ڕێبەر ئۆجەلان دەتوانن هاوکار بن لە ئاشتیدا و دەبێت لایەنی کورد و تورک پارادایمی هاوبەش دابهێنن. هەروەها چەلەنگ وتیشی لەگەڵ چەمکەکانی ڕێبەر ئۆجەلان دەبێت چەمکی هاوبەشی تورک و کورد بە ئافرێنرێن کە جیاکاریان تێدا نەبێت و خزمەت بە ئاشتی بکەن. ڕەخنەشی لەوەگرکە لە گوتارە سیاسیەکاندا لە بری پرسی کورد یان دیموکراسی چەمکی تورکیای بێتیرۆر بەکار دێت و ڕایگەیاند ئەمە لە بری چارەسەری ڕەنگە ببێتە هۆی بە بنبەستگەیاندنی پرسەکە. چەلەنگ داوای کرد کۆمەڵگەی مەدەنی لا پێناو چارەسەردا زیاتر بەشداری پرۆسەکە بکات و وتیشی دەبێت لەگەڵ چەمکەکانی ئۆجەلان پێویستە چەمکی هاوبەشی تورک و کورد بە ئافرێنرێن کە جیاکاری تێدا نەبێت و خزمەت بە ئاشتی بکەن و وشیشی دەبێت سنوورە جوگرافیاییەکان هەڵبگیرن و هەنگاوی وەک گەشتی ئاسمانی ئامەد ئەرزروم، ئامەد سلێمانی بنرێن و دەبێت گەشتە ئاسمانیەکان لە تورکیاوە بۆ سلێمانیش بکرێتەوە. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا لە ڕاگەیاندراوێکدا ئەشکرای کرد عومەر ئەلموسای ئاشەروانیان لە هێرشی 22 ئەیلولی داعش لە ڕۆژهەڵاتی حەلەب شەهید بووە. قەسەدا لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژەی بە دڵسۆزی و جەنگاوەری شەهید موسا کردو کە لە ماوەی بەجێگەیاندنی ئەرکەکانیدا هەیبووە. هەروها سەرخۆشی لە بنەماڵەی شەهید کردو و بەڵێنی تۆڵەکردنەوەی گیانی شەهیدانیشی دووپات کردوێتەوە. ناسنامەی شەهید بەم شێوەیە خراوە تا ڕوو. عومەر محەممەد ئەلموسا لە تەبقا لەدایک بوو لە 22 ئەیلولی 2025 لە مەسکەنە شەهید بووە.
بە پێشنگایەتی کۆمەڵی پشتیوانی و هاوکاری بەو بنەماڵانەی کە کەسوکارانیان لە لانکەی شارستانی لە دەستداوە مەبیادەر هەروان نوێنەرانی پارتە سیاسی و ڕێکخراوە مەدەنیەکان سەردانی مەراسمی یادکردنەوەی گەریلای هەپەگە عەقید ئەرتاش سزار ئیشک و فەرهاد ئۆستان لاوان کرا بۆ گەریلای هەپەگە مەراسم یادکردنەوە لاوان دانرابوو دوای 2 ڕۆژیش کۆتایی هات بۆ گەریلای هەپەگە سزار ئیشکیش بە ناوی کاوە سەرحەد لە ناوچەی ئیدریش و فەرهاد ئۆستانیش لە ناوچەی تووشبای مەراسمی یادکردنەوەکە دانرا بە پێشەنگایەتی مەبیادەر و نوێنەری پارتە سیاسی و ڕێکخراوە مەدەنیەکان بە شێوەیەکی جەماوەری سەردانی مەراسمی شەهیدیان کرد. سنتەری میترۆ ڕای دەگەێنێت لە دوانەکەی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی کەناڵی ڕوودا و کەناڵی 8 دەرخەری هەڵکشانی ئامرازەکانی بربەستدانانە لە بەردەم ئازادی ڕۆژنامەگەری زانیاری و بازان بەسەر یاسای ڕۆژنامەگەری و ئاکارەکانی میوانداری میدیاکاران. سنتەری میترۆ لە ڕاگەیاندراوەکەیدا دەڵێت لە کۆنگرەی ڕۆژنامەوانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لا کاتی پرسیارێکی پامنێری کەناڵ 8دا لەبارەی هۆکاری ئامادە نەبوونی پامنێری کەناڵ ڕووداوتی کاتێک ئامادە دەبن کە هەست بکەم ئیلتیزاماتی پیشەیان هەیە لەوانەیە ڕۆژێک ڕوو بدات توش لەناو کۆنگرەکانی ئێمەدا نەبیت. سەنتەری میترۆ ڕای دەگەێن وەڵامەکەی وتەبێژی حکوومەت هەڕەشەیە بۆ هەموو ئەو کەناڵانی تر گەر بەپێی پێوەرە پیشەیەکانی وتەبێژ ڕووماڵی هەواڵەکانی حکوومەت نەکەن. هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.